بڕیارەکەی پارێزگاری کەرکووک بۆ هەڵکردنی ئاڵای کوردستان شانبەشانی ئاڵای عێراق لەسەر فەرمانگە حکوومیەکانی کەرکووک کاردانەوەی تورکیای لێکەوتەوە وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەو وڵاتە بڕیارەکەی بە زیان بۆ سەر سەقامگیری عێراق وەسف کرد، بەڵام بەرپرسانی کورد سوورن لەسەر جێبەجێکردنی. بە پێی دەستور ئەم ناوچان ناوچی کێشە لەسەرن ئەتا وشەی کێشە لەسەر ئەم ناوچانە بێ هەمام ئیمتیازات و حقوقی کە بەغدەدا دەرێ بە ئێمەش دەدرێت یا ئاڵای خۆیان داگرن یا ئاڵامان داناگرین و بێ ئاڵامان لەگەڵەوانە بەرزەوە بێ و من پێم وایە ئەم پرۆسەیەش هەندێک تاخیر بووە دەبوو پێشتر ئەم پرۆسەی هەڵکردنی ئاڵان لە کات و ساتی خۆیان بووە و ئێستاش هیچ هێزێک نییە بتوانێت ئاڵای کوردستان لەسەر فەرمانکانی کەرکووکدا بگرێەوە ئەوانەی کە پێشتر هەڵدراون. پارێزگاری کەرکووک هەفتەی ڕابردوو نووسراوێکی ئاراستەی ئەنجومەنی پارێزگا کرد و داوای کرد تاوتوێی هەڵکردنی ئاڵای کوردستان لەسەر فەرمانگە حکوومیەکان بکرێت و پەسەند بکرێت. ئێمە وەکو لیستی برایەتی دراسی بڕیارەکەی جەناوی پارێزگارمان کردووە هەمومان ڕێچین لەسەری و ئەخێنە ناو ئەنجومەنەوە لەسەر داوای جەناوی پارێزگار ڕۆژی سێشەمەی دوای نەورۆز دەنجی لەسەر دەین. کوردەکانی کەرکووکیش وەکو هەڵوێستێک بەرامبەر دژایەتی تورکیا بۆ هەڵکردنی ئاڵای کوردستان لە نەورۆزی ئەم ساڵدا شارەکەیان بە ئاڵا ڕازاندەوە. هەروەک نەجمەدین کەریمیش لە بەردەم ئاهەنگگێڕانی نەورۆزدا ئاڵای کوردستانی بە ئاڵای عەرەب و تورکمانی کەرکووکیش وەسف کرد. هەروەها کورد و عەرەب و تورکمان پێکەوە ئاڵای عێراق و کوردستانیان لەسەر قەڵای کەرکووک هەڵکرد. ئەگەر کەرکووک تابع بێ بۆ کوردستان هەر باشترە. ئێمە خەڵک کەرکووکن یعنی تورکمانن ئێمان من ئستا ئەڕۆم بۆ سلەیمانی بۆ هەولێر سەیری کەم یعنی چەند خۆشە و چەند حکومەتی ئەقلیم کوردستان ئیشەکەی ئێمە بۆچی وەک ئەوانە نابێن باشترە بێن وەنەثبت الأخوة. بە هەڵکردنی ئاڵای کوردستان و عێراق پێکەوە ئێمە برایەتیمان دەسەلمێنین هەردوو ئاڵاکە لە یەک کاتدا ئاڵای کوردستان و ئاڵای عێراق بەرز دەکەینەوە بەم برایەتیەمان کەرکووک وەک چەپکێ گوڵ پێناسە دەکەین. بەرپرسانی فەرمانگە حکوومیەکانی کەرکووکیش ئامادەیی خۆیان بۆ هەڵکردنی ئاڵای کوردستان نیشان دەدەن. ئاڵای کوردستان ئاڵایە دروشمی نەتەوەی کووردە لە هەر شوێنێک هەڵبدرێ ئەتیادیە کەرکووکیش یەکێکە لەو شارانەی کەوا پێڵن جێ ناکۆکەکەیان متنازە عەلەی هەیە حەقی خۆمانە و ئەگەرە و ئاڵایە هەڵ بدەین هیچ نە ئەمە ئیفتیزازی کەسە ئەوە حەقێکی مەشروعی خۆمانە. دوای بڕیارەکەی پارێزگای کەرکووک بەرەی تورکمانی دژایەتی خۆی بۆ هەڵکردنی ئاڵای کوردستان ڕاگەیان، بەڵام تا ئێستا عەرەبە سوننەکانی کەرکووک بێدەنگیان هەڵبژاردووە. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.